لەژێر ئاو لەناو شەپۆلەکان ئادەمی گسکۆکەمایە بەڕێیت و چۆن پرسەدابنی نابی دەبی بچین چاوەڕێ ئادەمیش بکەن ئینشاءالله خوای گەورە پێمان بەخشتەوە دوعامان بۆ بکەن بۆ ئەوەی بتوانین ئەم ئاوە تەرمی ئادەمی گسکۆکەشمان پێبەخشێتەوە. دوای 11 ڕۆژ تەرمی مینا ئیسا لە ڕووباری خەلان دۆزرایەوە و لە خەلیفانەوە هێندرا هەولێر لە گۆڕستانی کەس نەزان بە خاکسپێردا. من لە لای خزم و کەسەکەیم دەمێ بزانم قسەی ئێوە چییە لەبارەی دانانی پرسا. سەرەتا بەناوی خوای گەورە مێهرەبان سەرەتا مەوێت سوپاسیشی ئەو خەڵکە بکەین خدا خێریان بنووسێ خدا خێری ئێوەش کەناڵەکان زۆر ماندوو بوون لەگەڵ ئێمە بە ماوەی ئەو 11 ڕۆژە. سەبارەت بە پرسیارەکەت پرسە ئێمە ئێستا لەژێر ئاو لەناو شەپۆلەکان ئادەمی گسکۆکەمایە بەڕێیت و چۆن پرسەدابنی نابی دەبی بچین چاوەڕێ ئادەمیش بکەن ئینشاءالله خوای گەورە پێمان بەخشتەوە پرسەکە حیسابکە دانرێ ڕۆژانە دیێمە هەموو خەڵکە لە دەور و بەرمانە حیسابکەوە پرسەیە تا چەند ینی دڵنەوەی ئێوە بووکە ئەو دۆزینەوەی تەرم وەڵڵاهی بێگومان هەر دایک و بابێک کە ئەولادی خۆی یعنی دوای ئەوە بوونە بێ ئێدی کە ئەیدۆزێتەوە وازانی خەڵاتێکە بەڵام کەمێک دڵنەوای بێ ئێمەدا چونکە هێشتا یەکێک لە ژێر شەپۆلەکانی ئەم ڕووبارە بێویژدانە ماوە ئینشاءالله خوای گەورە دوعای هەموو لایە قبول بکە و ئێوەش دوعامان لێ بکەن دەنجی ئێمە بگەینە هەموو ماڵەکان ئەو پیرەژنانێک کە لە سەدوگوردن ئەو پیرەمێردانە دوعایان قبولە بێ ئەو منداڵە گەنجانەی تۆ بەکار دوعامان بۆ بکەن بۆ ئەوەی بتوانین ئەم ئاوە تەرمی ئادەمی گسکۆکەشمان پێبەخشێتەوە.